گەڕی نێونەتەوەی نۆی تشرین یەکەمی 1992 هاوکات لەگەڵ پێنجەمین ساڵیادی هێرشی داگیرکاری بۆ سەرگرێسپی و سەریکانی لە نۆی تشرینی یەکەمی 2019 و ساڵیادی ڕێککەوتنی دژی شنگال لە نۆی تشرینی یەکەمی 2020 ڕاگەاندراوێکی نووسراوی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەاندراوەکەدا پلانگێڕی نێونەتەوەی هێرشی داگیرکاری بە توندی شەرمەزار کراوە و لا کەسیەتی شەهیدانی ناتوان ڕۆژەکەمان تاریک بکەن هەموو شەهیدانی شۆڕشی ئازادی یادکرانێتەوە. ئاماژە بەوەش کراوە تەفگەری ئازادی با پێشنگایەتی ڕێبەری گەلی کورد بەرامبەر قڕکردن تێکۆشانێکی مەزنی دەست پێ کردووە و ئەوەشیان ڕاگەاندووە ڕێبەرایەتیمان با هەڵویست و هێڵی بەرخۆدانەکەی هەموو سنوور و ئاستەنگەکانی شکاندووە و خۆی گەیاندووە تا جیهان. یەپەژا تیش دەخاتە سەر هێرشی درڕندانەی دەوڵەتی تورک بۆ سەر گرێسپی و سەریکانی و دەڵێت لە گرێسپی و سەریکانی داگیرکراودا ڕۆژانە پێشلکردنی ماف و دەستڕێژی و ڕفاندن و کوشتن و گۆڕانی دیموگرافی و تاوانی دژە مرۆڤایەتی ئەنجام دەدرێت. هەروەها ئاماژە بەوەش کراوە با ڕێککەوتنی نۆی تشرینی یەکەمی 2020 دژی شنگال و تێکۆشانی گەلی شنگال دژی ئەم ڕێککەوتنە. هەروەها یەپەژە دەڵێت وەک هێزەکانی یەپەژە بۆ مسوگەرکردنی ئازادی جەستی ڕێبەرابە و کۆتایی هێنان بە داگیرکاری و پاراستنی بەهاکانی ژنان و گەلانی هەرمەکە بە پارەدایمی ڕێبەراپۆ درێژە بە تێکۆشانمان دەدەین. ئەژبۆ هەموو گەلی کورد دوێن گەلی کوردستانی دوێن پرسەندەکە مەزن دەسوەدێ سەرهێزانەکە مەزن دەسوەدێ خاڵ و دۆرێ بجیبنین ژە حەفت ساڵیدا حتا هەفتەی ساڵی خوا بجیبنین بتر جن خال بجيبنين وباقي كل شيء خال نوتشي بكو خال بجيبنا ونجيبين بنا العنبر واجي بسكنة نقاب سركبة ايه بسركبة قال لي كرد كردستانة زعلم كي ما صالة جي صالة مية صالة كردستانية دجمن بخازة باجتي بخازة بالشر سركبتنا بيانا Dünya ile devlet atları kaldıkın zindan dünya. Nafçıya znara peydli kuvi mame bumbe bask feriyam دیوانی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل لە 26مین ساڵیادی پلانگەڕی نێونەتەوەی نۆی تشرینی یەکەمی با توندی شەرمەزار کرد و دەستنیشانی کرد لە ساڵی نوێدا دژی پلانگەڕی گۆشەگیری تێک دەشکێنن. دیوانی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل دەربارەی ساڵیادی پلانگەڕی نێونەتەوەی ڕێگەیان دژی پلانگەڕی لە 26مین ساڵی تێکۆشاندا وەک گەل و تەفگەر لەگەڵ دۆستەکانمان کار دەکەین بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان. دەستپێشخەری نون لە ڕاگەاندراوێکدا تاوانەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر و هاوکاری و بێدەنگی دادگای مافی مرۆڤی ئوروپای شەرمەزار کرد و ڕاگەیان تێکۆشانمان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەهێزتر بەردەوام دەبێت. دەستپێشخەری نون بۆ ئازادی ئۆجەلان ڕاشی گەاندووە لە ساڵانی هەفتاکانی سەدەی بیستەمدا ڕێبەر ئۆجەلان بە تێکۆشانی ئازادی بووەتە دەنگی گەلانی ستەم لێکرا و ژنانی چەوساوە بۆتە خەونی گەنجان. هەر بۆیە دەوترێت ڕێبەر ئۆجەلان پرۆژەی نەتەوەی دیموکراسی بۆ جێبەجێکردنی ئاشتی و دادپەری کۆمەڵایەتی و پاراستنی مافەکانی ژنان پێشکەش کرد. هەروەها ئاماژیان بۆش کردووە هێزە هێژمۆنیکەکان پلانێکیان لا دژی ڕێبەر ئۆجەلان داڕشتووە کە لە ئەنجامی ئەو پلانەدا ماوەی 25 ساڵە لا ئێمراڵی لاژێر ئەشکەنجە و سەختیەکی گەورەدا دەژی و بەبێ ئەوەی هیچ پەیوەندیەکی لەگەڵ جیهانی دەرەوەدا هەبێ. لا کۆتاییشدا دەستپێشخەری تاوان و پێشترکاریەکانی دەوڵەتی تورک و هاوبەشەکانی شەرمەزار دەکا و هەروەها بێدەنگی و دووڕووی دادگای مافی مرۆڤی ئوروپا ئیدانە دەکا و داوای باشترکردنی دۆخی ڕێبەر ئۆجەلان دەکا و دەڵێت لە ئاستێکی باڵاتردا درێژە با خەباتەکەمان دەدەین فکری ڕێبەر ئۆجەلان بڵاو دەکەینەوە و دۆزەکەی دەناسێنین و ئازادی تێکۆشەری ئازادی و کەرامەتی ئازادی هەموو گەلانی ئازادی خواز و ژنانە. لە قامیشلو بە هەزاران کەس لا دژی پلانگەڕی نۆی تشرینی یەکەم کۆبوونەوە. پێوانەکە با شەرمەزارکردنی پلانگەڕی نێونەتەوەی سازکرا لە شار و شارۆچکەکانی وەک تەلکۆچەر، دێرەک، گەڕکی لەگێ، چاغڵا، تربەسپی، قامیشلو و ئامودی
کانتۆنی جەزیرەوە بە هەزاران کورد عەرەب سوریانی نوێنەرانی پارتە سیاسیەکان و بەڕێوەبەرانی ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە کانتۆنەکە بەشدار بوون. لە ڕێپەیوانەکەدا وێنەکانی ڕێبەری گەلی کورد و پلاکاردەکان بە نووسراوی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بە گیانی بەرخۆدانی زیندانەکان ڕێبەر ئۆجەلان ئازاد دەکەین و بەرزکرابوونەوە. هەروەها لە حەسەکە گەلان لە حەسەکەش بە ئامانجی شەرمەزارکردنی پلانگەڕی نێونەتەوەیی ڕێپێوانیان ئەنجامدا بە هەزاران کەس لە تەلتەمەر، دەربێسێ، هۆڵ، تەلکۆچەر، تەلبەراک و شەداد لە پێناو شەرمەزارکردنی پلانگەڕی بەرەو حەسەکە ڕۆشتن. ڕێپێوانەکە کاتیایدا کە مەندامانی سەنگەر، ژنان و کەسایەتی ئاینیەکان پێشەنگایەتیان دەکرد لا گۆڕەپانی شەهید ئارین میرکانەوە دەستی پێکرد. بەشداربووانی ڕێپێوانەکە پلاکارد با نووسراوی ئازادی بۆ ڕێبەراتۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد نابۆ پلانگەڕی نێونەتەوەیی بەڵێ بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلانیان بەرز کردەوە. سەربازانی دەوڵەتی داگیرکەری تورک لە سنووری چاغڵا دا نێوان ڕۆژاوە و باکووری کوردستان لە هەرێمی نێوان گوندەکانی باترەزان و دێراغای سەرباز شاری چاغلای کانتۆنی جەزیرە دەستڕێژی گولەیان لە 6 گەنج کرد. باهۆیەوە گەنجێک بە ناوی ئەحمەد ناسر کوژرا و گەنجێکیش بە ناوی عەلی عەبدولناسر بریندار کراوە. عەلی عەبدولناسری بریندار کرا و گەیاندراوەتە نەخۆشخانە. شاندی ڕۆژنامەنووسانی ئازاد لە دژی شەیدکردنی هەردوو ژنە ڕۆژنامەنووس گولیستان تارا و هێرۆ بەهادین و پێشلکاری و دەستڕێژەکانی سەر ڕۆژنامەنووسان و ڕاگەاندنی ئازاد لەگەڵ هەریەکە لە ڕێکخراوی جاسنە و فدراسیۆنی ڕۆنووس و سندیکای ڕۆژنامەنووسان کۆبوونەوە و جەختیان لە داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان کردووە. لە سەردانەکەی شاندەکە بۆ لای ڕێکخراوی جاسنە ئەندامانی ئەندامانی ڕێکخراوەکە ڕایانگەیان ئەوان وەک ڕێکخراوی جاسنە ئامادەن پشتیوانی لەم شاندە بکەن کە بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان هاتوونەتە باشووری کوردستانەوە. هەروەها لا کۆبوونەوەیان لەگەڵ ڕۆنووس کەماڵ ڕەوف ڕێکخەری ڕۆنووس ئاماژەی بەوە کرد پێویستە ئێمە پردێک دروست بکەین لە نێوان ئێرە و دەرەوە ببینە خاوەن پرۆژەیەک بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان. دواتر هاوکار عیزەدین بەڕێوەبەری ڕۆنووس ڕایگەیاند شەهیدبوونی ئەو دوو ژنە ڕۆژنامەنووسە زەنگێکی هۆشداری بوو کە ڕۆژێک لا ڕۆژان بە هەر هۆکارێک بێت ئێمەش بکەوینە بەردەم هێرشی داگیرکاریەوە. بۆیە دەکرێت ئەم هەوڵانە ئەو دەرفەتە بێت کە خۆمان ڕێک بخەین و ئەم مەترسیانە هەڵبوەشێنینەوە. شاندی ڕۆژنامەنووسانی ئازاد دواتر سەردانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی سلێمانیان کرد و کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕایگەیاند کە ئەوان هەمیشە پشت و پەناگەی ڕۆژنامەنووسان بوون و لەمە دوای هەر ئەرکێک بەوان بسپێردرێت ئامادەن بۆ بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاویان کردەوە کۆڵبەرێکی کورد بە ناوی شاخەوان مەشهوری خەڵکی گوندی کەندە سوور باتەقەی هێزا چەکدارەکانی ئێران بریندار کراوە و دەڵێن ئەو کۆڵبەرە باهۆی سەختی برینەکەیەوە ڕەوانەی نەخۆشخانە کراوە. جێی ئاماژەیە بە پێی ئامارەکانی کۆڵبەر نیوز لە 6 مانگی یەکەمی ئەمساڵ 142 کۆڵبەر باهۆی تەقی ڕاستەوخۆی هێزا چەکدارەکانی ئێران سەرمابردن کەوتنە سەرمین کەوتنە خوارەوە لە شاخ و بەرزایەکان کوژراون و بریندار بوون کە 10 کەسیان منداڵی خوار تەمان 18 ساڵ بوون. قادر عزیزی و محەممەد عزیزی دوو برای خەڵکی گوندی چۆمان لە شاری بانا لەلایەن هێز ئەمنیەکانی ڕژێمی ئێرانەوە دەست بەسەر کراون. سەرچاوەیەکی نزیک لا بنەماڵی عزیزی ڕایگەاندووە لە ماوەی ڕابردوودا هاوڵاتێکی خەڵکی هەرێمی کوردستان کە کارمەندی ئیدارەی سنووری باشمەخە پاشگەشت و سەردانی کە سوکارەکەی لە شاری بانە لەلایەن هێز ئەمنیەکانی ڕژێمی ئێران لەم شارە بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک دەست بەسەر کراوە دوای چەند ڕۆژێک لە دەست بەسەرکردنی ئەو هاوڵاتیەی هەرێمی کوردستان ئەم دوو برایەش دەست بەسەر کراون و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. تا ئێستا هیچ زانیاریەکی ورد لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستان نییە. بەرپرسێکی باڵای ئێرانی ڕایگەیاند هۆشداری دەدەینە وڵاتانی کەندا و لە بەرامبەر بەکارهێنانی ئاسمانی وڵاتەکەیان لەلایەن ئیسرائیلەوە
بۆ هێرشە چاوەڕوان کراوەکەی دژی ئێران. میدیا عەرەبیەکان لازاری بەرپرسێکی باڵای ئێرانیەوە سەبارەت بە هۆشداریەکی تند بۆ وڵاتانی کەندا و کردنەوەی ئاسمانی وڵاتەکان بۆ هێرشی ئیسرائیل ڕایانگەیان ئەو بەرپرسەی ئێران ڕایگەیاندووە هۆشداری دەدەینە وڵاتانی کەندا و لە بەرامبەر بەکارهێنانی ئاسمانی وڵاتەکان لەلایەن ئیسرائیلەوە با مەبەستی هێرشی چاوەڕوان کراوەکەی دژی ئێران. ئاماژە بەوەش کراوە لە یەکی ئەم مانگەدا ئێران با نزیکەی 200 موشکی بالستی ئیسرائیلی بوردومان کردو دامەزراوە سەربازیەکان و بنکە سەربازیەکانی کردا ئامانج. لەلایەکی تریشەوە ئیسرائیل با وەڵامدانەوەی گەورەتر هەڕەشەی لە ئێران کرد. کۆمەڵێک ئامانجی دەستنیشان کرد کە دیارترینیان دامەزراوە نەوتیەکانی ئێران، کۆمەڵگەیەکی سەرۆکایەتی کۆمەڵگەی ڕێبەری باڵای ئێران و بارگای سوپای پاسدارانە. سەرچاوە سەربازیەکان لە ئێران ئاشکرایان کرد تا سناریۆ ئامادەکرا بوون بۆ وەڵامدانەوەی هەر چالاکیەکی سەربازی کە ئیسرائیل لا وڵامی هێرشە موشکێکەدا ئەنجامی بدات، بەڵام ئاماژە با ناوەڕۆکی سناریۆکان نەکراوە. ماڵپەری ئەکسیۆسی ئەمریکی بڵاوی کردەوە بڕیارە سەرۆکی ئەمریکا پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەنجام بدات سەبارەت بە هەر پلانێک کە پەیوەندی با لێدان لە ئێرانەوە هەبێت. ماڵپەری ئەکسیۆس با پیشبەستن بە وتەی بەرپرسێکی ئەمریکی زانیاری نوێ لەبارەی پەیوەندیە تەلەفۆنەکەی جۆی بایدن سەرۆکی ئەمریکا و نێتانیاهو سەرۆکوەزیران ئیسرائیل بڵاو دەکاتەوە. ئەو بەرپرسە ئەمریکا وتوشێتی نێتانیاهو وتویەتی ئێران باجی هێرشە موشکەکەی دەدات. هاوکات تاران دەڵێت لە ئەگەری هەر وڵامدانەوەیەک تەلەبیب ڕوبەڕووی کاولکاری گەورەتر دەبێتەوە، ئەمەش ترسی شەڕێکی بەرفراوانتر لە ناوچەکە دروست دەکات. ئەوش لە کاتێکدایە هەینی ڕابردوو بایدێن ڕایگەیاندبوو ئەگەر لە شوێنی ئیسرائیل وایە بیر لە بەدیلەکانی لێدانی کەڵگەنەوتیەکانی ئێرانی دەکردەوە. هەروەها ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکات لە ڕاوەدوونانی ئەو گروپە تۆندڕاوانەی کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن وەک حیزب الله و حەماس. هاوکات ئێستا ئیسرائیل داوای ئاگربەستی غەزە و لوبنانی لێ دەکرێت لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانی دیکەوە، بەڵام ڕایگەیاندووە تا ئەو کاتەی دانیشتوانی ئیسرائیل سەلامەت دەبن بەردەوام دەبن لە ئۆپەراسیۆنە سەربازیەکانیان. ماڵپەری دەکلاسیفاید راپۆرتی بڵاو کردوێتەوە و تیایدا باسی لەوە کردووە بریتانیا ڕاوێژی نەهێنی و هاوکاری کردداری لە جەنگی غەزەدا پێشکەش بە سوپای ئیسرائیل کردووە لە بوارەکانی تکنیکەکانی شەڕی دەرونی و هێرشی ئەلکترۆنی. ئەوە شاتووە لیوای 77 سوپای بریتانیا پەیوەندی نەهێنیان لەگەڵ سوپای ئیسرائیل ئەنجام داوە بۆ گفتوگۆکردن لەسەر ستراتژی و تاکتیکەکان. بەڵگە نامە دزەپێکراوەکانی ئاڵوگۆری زانیاری لە نێوان لیوای 77 و سوپای ئیسرائیل لە نێوان ساڵانی 2018 بۆ 2019 ئاشکرا دەکەن ئەم بەڵگە نامانە لە ئۆپەراسیۆنێکی هاکردنەوە هاتوون کە لەلایەن گروپێکەوە بە ناوی ئانیمۆس فۆر جاستیس ئەنجام درراوە. خۆشەویستان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا. دیساز دیم یعنی هر کس برای باور بکه به تنها مواروجا گرد. اثبات جیانم چیه؟ اثبات جیانم تشتکی تجی تنوه تو دهندارک بیجی تو به مجال تنها بیجی اگر تو درست بوی تو با آخا خاراوی تو به تاریخ خاراوی تو به گل خاراوی درست و گاف و گاف تو پیراوی تو تنها بدلی عالمی جی تو کسالی کاری مخازه جی تنها بخازه هر کس برای هنگ حسابه بکه یعنی از بخواجی چاوا کتمه و ساله ای خادی دولت تو برده یعنی ساله که برخوا بده 10 دولت میشه نکا برخوا بده اما من برخوا دایه و سرجی کتمه درس تورا مزن تجربه تورا مزن که و سال شرده جبای مگیا قزنج مزنه هر کس با خاکه
جبوی و یعنی جب معجزه بتر از معجزه دیدیم مری درس و سال شهر وقت باها که چند حوال چند انسان ما درست شی قانون جب بتر کاری خواهش بکن سرکفتری مزنگی نیجی خواهم و نه اجباره که و جبوی ما محکومیت که دلخوازی که جی مزنه جوه دور جیان نبه نباش دنرن یعنی مزنبونیا مل سر و کاری چه بوده مزنبونیا کردال سر و کاری چه بوده برای نکه اون نبی خواب گوتانه نه تو بنره دنیا قبول دیدی تشتی راست تشتی مزن تیده هنه که